لە هۆڵی خاک لە شاری سلێمانی مەراسیمی ناساندنی کتێبی کۆژان کە بەرهەمی هونەرمەند ئاراز ئیبراهیمە و چەندین نۆتە و تێکستی هونەری تیادا ئامادەکراوە بەڕێوەچوو. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم کتێبە میوانداری هونەرمەند ئاراز ئیبراهیمان کردووە. کاک ئاراز بەخێر بێ. سوپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کورسات بۆم دەرفەتە کە بۆ منی ڕەخسانەوە بۆ نرخاندنێکی خێرای کتێبەکە. زۆر سپاس. کاک ئاراز سەرەتا ئەمێ لەوە دەست پێ بکەم بۆ ناودنا کۆژان. ئەو ڕاستی بێ بیرۆکەی کتێبەکە هی مامۆستا دلێر ئیبراهیمی برامە کە چەند نۆتەیەکی لێداوا کردم و منیش بۆ منووسیەوە بۆ مە نارد دواتر سێ چوار مانگە لەمە پێشتی بۆ هەمووی کۆ ناکەیتەوە بیخێتە ناو کتێبێکەوە منیشتم بەسەر چاو با بیکەنوتی چەند بەرهەمیش کەژ نووسەرەوە نزیکەی 50 بەرهەمێکە کۆبۆتەوە. دواتر وتیان من ناوم نابوو نۆت و تێکستی چەند بەرهەمێک ساڵی 1974 بەڵێ تا 2004. ئیتر دلێر و شوان و ئاکۆ خەریب و شۆڕە جوان ڕوێمانە هەمووتیان ئەم ناوە خۆش نییە بۆ کتێب، ناویشکەی بۆ دۆزینەوە. ئیتر شۆڕە جوانڕووی پێشنیاری کۆژانی کردیەوە کۆی ژانەکانی خۆتانە بۆ ناوێنانی کۆژان بۆیە ناوماننا کۆژان نۆت و تێکستی چەند بەرهەمێک. سەرکەوتوبی. کاک ئاراز ئێمە ئەزانین چەند هەوڵە دراوە بۆ مەسەلەن نووسینەوە لە بواری تیۆری لە سەبارەت بە میوزیک، بەڵام نووسینەوەی نۆتا تا چەند گرنگە بۆ بە ئەرشیڤکردن و زیندووکردنی بەرهەمەکانمان. ئەوی ڕاستی بێ دۆکومنتیشنیات بە دۆکومنتکردنی هەر بابەتێک کاریگەری خۆی هەیە لەسەر مەسەلەی مێژوو بۆ نووسینەوەی مێژوو. یەکێ لەو شتانە ئێمە کەمترین شت کە هەمانە نۆتەی مۆسیقایە کە زۆر کەممان هەیە کە خۆمی شەگم لەوانەی لە هەموو سلێمانە دوو کتێبی تیا بوو بۆی تەمرینی وەکو کتێب وەکو کتێب. ئیتر دوایی لەم دوایانە چەند هاوڕێژ خۆشەویست و مامۆستاکانم هەندێک کتێبیان بڵاو کردێتەوە. منیش بەڕاستی زۆر تەرجیحی کردم کە منیش ئەم نۆتانە بنووسمەوە و لە دوو توێی کتێبێکا داینێم بۆ ئەوانەی دوای خۆمانی سفادەی لێ بکەن هەم وەک مێژوو هەم بۆ فێربوونیش. جاکا گاراز باسی دوای خۆمانت کرد. ئەمە تا چەند هەڵبەت بایەخی هەیە بۆ نمونە خوێندکارانی کۆلێجی هونەر بەشی میوزیک یاخود کەسانی کە تۆ پێویستت بە توێژینەوەی بێ هەڵبەت پێویستت بەو کتێب بۆ کتێبی تریژە بێت مەبەسم بواری تیۆریە. زۆر ڕاستە. هەڵبەتە ئەمە ناحیچ کەشەوەی ئیسفادەی لێکرێت جگەلەوەی کە نۆتەکان نووسراوەتەوە و لە ناو کتێبەکە لە دوو توێ کتێبەکە هەیە سیدیەکیشم لەگەڵدانەوە هەم بەرهەمەکان بە تۆمارکراوی تایەتی هەم نۆتەی مۆسیقاکەشدانەوەتەوە بەڵێ لەگەڵ کتێبەکە سیدیەکی لەگەڵایە کە نۆتەکەشی تیان نووسراوەتەوە کە کەسێکە توانین دەبڵ کلیشی لێ بکە و بەهۆی ئەو بەرنامەیە کە پێی نووسراوە دەتوانێت ئاسانکاریە. بەڵێ ئاسانکاری بۆ ئەو کەسدانە نچێت نۆتەکە بنووسێتەوە دووبارە بۆ ئیسفادەی لێ بکە هەم وەکو جەنابە باسە کرد بۆ توێژینەوە بۆ ئەو فترە زەمەنیە ئیش تەنانەت بۆ بە ئەرشیڤکردنی بەرهەمەکان. بەڵێ زۆر ڕاست. ئەی تۆ جگەلەوەی خوێندکارانی هەر کەسیشکە لە بواری تیۆریا سوودی لێ بینێت تۆ ئەو بەرهەمانەت کە ساڵەهای ساڵە تۆ بە زیندوی ئەیهێڵیتەوە بە ئەرشیڤەکەیت. زۆر ڕاستە. هەڵبەتە کتێبەکە دوو هۆکاری هەیە چەند مێژویە شیان بە ئەرشیڤکردنەکە دووشێت گەڕێتەوە بۆ مێژوو کە لەو فترەیە بەشێک لە مۆسیقا و بەشێک لە بەرهەمی هونەری بڵێن گۆرانیەکانی ئەم میلەتە یا ئەم وڵاتی خۆمان چی بۆ چی نەبووە ئەوانە منووسیوەتەوە ڕاستەوە خۆیان ناڕاستەوە خۆ بەشدار بنتیانە. چاکا گاراز باسی مێژووت کرد. ئەمێ بزانم ئەم کتێبە چەند قۆناغ لەخۆ ئەگرێت؟ ساڵی 1974 تا 2004 بەڵام هەڵبەتە هەموو بەرهەمەکانی 74 و دەست پێکە تا ساڵی 2004. بەڵێ کاک ئاراز ئەمە یەکەم پرۆژەتە وەکو نووسین؟ بەڵێ. ئەی بەنیازی پرۆژەی تری وەکولانی تیۆری کتێبی کە مەسەلەن لەسەر مێژوی میوزیکی کورد جارە هیچ بەرنامەیەکم هیچ پلانێکم نییە. ئەی وەکو بینە سەر پراکتیک هیچ بەرهەمی تازەت هەیە یاخود من لە نەوەیەکەوە وازم لە مۆسیقایەوە بەڕاستی ساڵی 1990 چکەیتر ببوورە پێم وابوو کە ئەو فترە زەمەنیە پێویست بووە کە ئەو شتە بکرێ و کردومانە و بەزیتر دواتر وازم لێناوە. بەڵێ کاک ئاراز دوا پرسیارم بەڵام
بە شێوازێک کە ئەم کتێبە نابێتە هاندەر بۆی کاک ئاراس لە داهاتوە لە پرۆژەی تر بکاتەوە. هیوادارم هانم با و شتی تر بکەم. کاک ئاراس سپاس بۆم دەرفەتە، سپاس کە میوانی گەشتی هەواڵە و نەرەکانی کوردستان نیوز بوویت. خەرمان بەرەکەت. زۆر سپاس. مەمنونم. دەست خۆش. سپاس.